سڵاوتان لێبێت پشتیوان کەریمم یەک باسی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. لە ماوەی هێنانەکایەوەی دارێ سەربەخۆی سۆران و لە سەرەتای دروستبوونی کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە سنووری قەزا و ناحیەکانی سنووری دارێ سەربەخۆی سۆران 991 پرۆژە لە کارتەکانی ڕێگاوبان و بینا و ئاو کارەبا لە سنووری شار و گوندەکان جێبەجێ کراون و زۆرترین پرۆژەکانیش لە سنتەری شارەکان بۆ کەمترینیان لە سنووری گوندەکان. لە یەک باسەوە دەمانوێت هەرجارە و تیشک بخەینە سەر سنووری قەزایەک و ئەمڕۆژ باس لە قەزای چۆمان دەکەین. بەگشتی لە سنووری قەزای چۆمان 172 پرۆژە ئەنجام دراون و لە سەرەتای دروستبوونی کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و کە ئەم ڕێژەیە دەگاتە 70% تەواوی پرۆژەکانی سنووری دارێ سەربەخۆی سۆران کە پێک هاتوون لە 83 پرۆژەی ڕێگاوبان و هەروەها 27 پرۆژە لە ڕووی بیناوە و هاوکات 25 پرۆژەی ئاوی و 26 پرۆژەش لە سێکتەری کارەبا بووە. پرۆژە جۆرەکانیش 11 پرۆژە بوو. زۆرترین پرۆژەکانیش لە سنووری قەزای چۆمان بووە و کەمترینیان لە سنووری گوندەکان بووە. هاوکات ڕێژەی ئەنجامدانی پرۆژەکانیش دەگاتە 100%. بە یارمەتی هاوکارانم یەک باسی ئەمڕۆمان پێشکەشکردن هەر شاد.